بەشێک لە ئاوارەکانی کەمپی قەزای بەردەڕەش بۆ دەستپێکردنەوەی ژیانێکی نوێ و گەڕانەوەیان بۆ زەیدی خۆیان زیاتر لە 230 خێزان گەڕانەوە بۆ گوندی عومەر قامچی لە سنووری ناحیەی باشی. ئەم دەچنە گوندێت عومەر قۆبچی هەوارە بێرە بە 2 ساڵ نیو نۆکام گوندێمە ئازۆتکردن و دەچنە جێخۆ والحەمدە وێرێکی مرتاح بوون کوردستان تەقسیم نەکرد گەلمە ئەو گەلە کەیفەمەتێت و گوندێمە تشتێک لێنەهاتیە و خراپ نەبوویە و سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانش دەکەین کە ئەو هەندە ئاوارەی هەمی حەواندەوە و حتا ئیستاش تقریبا 2 ساڵ و 7 مانگەش ئیستاش ئیمڕۆکەش ڕۆژێکی زۆر خۆشە بۆمان کە دەگەڕێنەوە منتەقەی خۆمان تقریبا 203 ماڵە ئیمڕۆکە دەگەڕێنەوە بۆ گوندی عومەر قاوچی. ئاوارەکانی ئەم کەمپەیەش خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە گەڕانەوەیان بۆ ناوچەکانیان و سوپاسی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەن کە ناوچەکانیان ئازاد کردووە لە دەستی چەکدارانی داعش. ئەو ئەڤرۆکەم خۆشحاڵین ئەم دیڤرۆکە زڤرنە گوندێ وەم سپۆسیۆ گەلێکە سپۆسیۆ گەرم هێزی پێشمەرگەی دەکەن گوندێ مەستۆندیە و ئەم خۆشحاڵین ئەم سپۆسی حکوومەتی هەرێمی کوردستانی دەکەین ئەڤرۆکە ئەڤە 3 ساڵ ئەم حەواندینە. بەڕێوەبەری کەمپی بەردەڕەشیش بە کەناڵی بادینانساد ڕادەگەیەنێت زۆربەی ئەو ناوچانەی ئێستا لە مینی چەکدارانی داعش پاکراونەوەتەوە و ڕۆژانە خێزانێکی زۆریش دەگەڕێنەوە سەرماڵی حاڵی خۆیان. ئەمڕۆکە گوندی عومەر قاپچی خێزانەکان کە بە ڕەزامەندی خۆیان داوایان کرد بەشێکی زۆریان بگەڕێنەوە ئەوانەی کە ماڵ و ملکیان سەلامەتە 230 عالێ لە خۆ دەگریتن بڕیارە ئەوڕۆکە ئەو مەجموعایە طبعاً هەمووی بە کاملی بە یەک ڕۆژی تەواو نابیتن دەست بە گەڕانەوەیان دەکرێت هەر ئێستا بەڕاستی مۆشتیان بۆ دروست دەکرێتن و دەردەکەون. بەشێک لە ئاوارانی ئەم کەمپەیە بۆ دەستپێکردنەوەی ژیانێکی نوێ دەستبەرداری ژیانی کەمپەکان دەبن و دەگەڕێنەوە ژیانی خۆیان کە پێش هاتنی چەکدارانی داعش و بەشێکی زۆریانیش سوپاس و هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەن کە ناوچەکانیان ئازاد کردووە و پاکراوەتە لە مین و تەخەمەنیەکان. محەممەد جەلیل کەناڵی بادینانساد کەمپی بەردەڕەش.